باسی تاوانێکی گەورە دەکەین زۆر گەورە کە بەهۆی ئەم مۆبایلەوە کەمێکمان هەیە تووشی نەبین، هەمومان تووشی دەبین کەم یا زۆر. ئەویش بریتیە لە ڕیا. بەڕاستی بەهۆی مۆبایلەوە ڕیا زۆر بووە. ڕیا واتە ئەو کارە چاکەی کە ئەنجامی ئەدەی بەڵام مەبەستت ئەوەیە خەڵک بزانێ، خەڵک بیبینێ، مەبەستت ڕەزامەندی خوا نییە. بۆیە بەهۆی مۆبایلەوە ڕیا زۆر بووە لە حەج و لە عومرەدا. ئەوانەی کە حەجەکەن، ئەوانەی کە عومرە دەکەن، تەماشا دەکەی بەجلی ئیحرامەوە لە کاتی تەوافە کۆمەڵێک وێنەی خۆمان دائەنین، مەبەستمان ئەوەیە خەڵک بزانێ ئێمە لە عومرەین. ئەها من چوومە بۆ حەج، ئەها من عومرە دەکەم، مەبەستەکەمان ئەوەیە. من ناڵێم هەر کەسێک بە ئیحرام و بەڵاوی کردو نیەتی خوانی، نە، خۆت ئەزانی مەبەستت چییە لە بڵاوکردنەوەی وێنەکەی خۆت بە ئیحرامەوە. خۆت ئەزانی مەکاتی تەوافە بۆچی بڵاوی دەکەیتەوە وێنەکەت، بۆچی لەسەر ستۆریەک وێنەیەکی خۆت لە حەج و لە عومرەدا ئەنەی، مەبەستت چییە خۆت ئەزانی. ئەگەر مەبەستت ئەو بێ خەڵوێنە لە حەج و عومرەیە، ئەو بۆ ڕیا کردت، بۆ خوا نەت کردووە. کەواتە بزانە پۆز بە ئیحرامەوە لێ نادرێ، پۆز بە تەوافەوە لێ نادرێ، پۆز بە حەج و عومرەوە لێ نادرێ، چونکە ئەوە عیبادەتە بۆ خوا دەکرێ. بەخوا ئەوە نە عومرەم کردووە، ئەگاتەر کەسێ سێ عومرەم کردووە، پێنجم کردووە، حەوتم کردووە، ئەوە نە حەجم کردووە، ئەمانە ڕیان وریابە. کەس پرسیاری لە تۆ نەکرۆ پێویست ناگا بڵێ ئەوە نە عومرەم کردووە. کەس وتی چەند عومرەت کردووە؟ هەر لە خۆتۆم پۆزە چێ لێ دەی. بۆیە ڕیاکان کە شتەکان بۆ خوانی ڕیا تاوانێکی زۆر گەورەی شەریک بۆ خوا بڕیاردانە. تەماشا دەکەی پۆز لێ ئەدەین و فەخر و شانازیەکەین بە عومرەکانمانەوە بە حەجەکانمانەوە. ئەوە نە تەوافم کرد، ئەوە نازام سەعی سەفا و مەروەم کرد، پێویست ناکە بۆ خەڵکی باسکەی. ئەگەر بۆ خوانایکەی خۆت ماندوو مەکە، چونکە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کاتێکە پاداشتی خەڵکی دەداتەوە بەو کەسانە دەفەرمێ کە لە دنیادا ئیشەکانیان بۆ خەڵک کردو نەک بۆ خوا، چاکەیان کردو بۆ خەڵک. خوای گەورە دەفەرمێ ئێوە لە دنیادا مەبەستان لە ئەنجامدانی عیبادەتەکان خەڵک بوو نەک خوا. بڕۆن بۆ لای ئەو کەسانی کە بۆتان ئەنجام داون، بزانن لای ئەوان پاداشتان وەرەگرن. ئەگەر خوای گەورە وای پێوتی لە قیامەت بڕۆ حەجت بۆ کێ کردووە، عومرەت بۆ کێ کردووە، بڕۆ پاداشەکەی لەو کەسە وەرگرە، پۆست بۆ کێ لێ داوە، لای ئەو کەسە پاداش وەرگرە، لای من پاداشتت نییە. کەواتە نیەتی خۆت پاک کەرەوە. چی پێویستەکە؟ کاکە ڕسم بگرن لە فڵان شوێنە، قورئانە خوێنن با ڕسمەکەم بگرن، دوور کات نوێژەکە و ڕسم بگرن بڵێ لە فڵان کەس نوێژەکە لە حەوشی کەعبە. بۆ خوا ئیشکە، بۆ خوا. ئەگەر بۆ خوا نییە خۆت ماندوو مەکە، چونکە لە ڕۆژی قیامەتە خوا دەفەرمێ پاداشت لای من نییە ئیلا سزا نەبێ. بۆ کێ کردوتە؟ بە ئەو کەسە پاداشت بداتەوە. مەبەستت کێ بووە؟ کەواتە نیەتی خۆت پاک کەرەوە.